جێڕانەوەی چیرۆکێکی دێنشینی سەرگەت کە کاتی خۆی مامێکی بۆی جێڕاوەتەوە دەبێتە دەستپێکی گەشتەکەمان بە هۆرامان و ئەو ئەڵێت بەبیرم دێت مناڵ بووم ڕۆژێکیان مامی خوالێ خۆش بووم لەسەر زەویەکەی خۆی لە گوندی سەرگەت لە هەورامان لەژێر کەپێکی سادەیە و کات خەریکی شریتی تووتن لێدان بوون. من خوێنکارێکی ناوەندی بووم باسی خوێندن و شادە و پێشکەوتن و پۆز دەکرا. دەیگەڕایەوە گوایە ڕۆژێک قانعی شاعیر و شێخ کاک ئەحمەدی باپیرم لەسەر زەوی باپیرم شەکوای حاڵی گوندی سەرگەت هەردووچیان لە خۆیان کردووە بۆ یەکتری کە گوایە کەم تەرخەم بوون یان بۆیان نەهاتوە دەدی پێش ئەوەی کەوا مناڵەکانیان بخەنە بەرخوێندن بۆ ئەوەی ژیانێکی خۆش لە نەهامەتی و بە شەهادەوە بەسەربەرن. لە هەمان کادا مامۆستا قانع دڵخۆشی باپیرمی داوەتەوە و فەرموویەتی شێخ کاک ئەحمەد خەفەت و مەراغ مەخۆ دڵم دەڵێت کە دوو ئاواتم دێتە دی. یەکەمیان کوڕەکانمان هیچ شادە و پۆستیان بەدەست نێناوە بەڵام زۆر گەشت بینم و ئومێدم هەیە بە خودا کەنەوەی کوڕەکانمان دەبنە خاوەن شەهادەی بەرز و دکتۆر و ئەندازیاری باشیان لێ هەڵدەکەوێت و دەبنە خاوەن پۆست و پلەپایە. دووەمیان ڕۆژێک دێت دەبینین تەیالە لە دەشتی شارەزور لە پارێزگای سێمانی دەنیشێتەوە. ئەو کات دەبینیت چەند خۆشگوزەران و ئاسوودەتر دەبن لە ئێستای ئێمە. بەڵێ ئەوان ئاوەتەکانیان هاتە دی هەزار ڕەحمەت لە گۆڕیان و بۆ چوونەکەیان زۆر ڕاست بوو وەک ئەو ئەڵێت بە زیادیشەوە بەڵام سەد مەخابن ئێستا کەسانێک حکمی وڵات ئەکەن بەڕێوەمان ئەبەن کە خاڵی یەکەمیان لە شەهادە و پلە و پۆست و پایە خەریکە بەهایان نامێنێ لای ئەوان و خاڵی دووەم تیارەکەی کە ئاواتیان بوو لە شارەزور بنیشێتەوە واتە بەکرەجۆی ئێستای سلێمانی نیشتەوە و فڕۆکەخانەشی بۆ دروستکرا. بەڵام وەک ئەو ئەڵێ خوا پێم نەگرێ زۆربەی کات بۆ سەفەری گەندەڵکارانی ناوخۆ و بەرپرسانی وڵات فرۆش و بێ ئەزمون و نادڵسۆز سوودی زیاترە هەرچەندە وەڵێت لە بەهاگشتەکەی بۆ هاوڵاتیان بەگشتی کەم ناکەمەوە. لە سلێمانی و تا ئاگەی تەورامان دەیان چیلۆمەتر ڕێتەیەکەی بەڵام دیمەنە ئەفسوناویەکەی ناوچەکە نەک جەستە تەنانەت دڵ و دەرونی ئینسانیش ئارامەکاتەوە. هەورامان بە جۆرێک جوانە بەبینینی حەسرەت لە هەناوی ئینساندا جێی لە قەبێت. لەسەر ڕێگای ناحەی خورماڵ دیارەین لێرەوە ئێمە دەچینە سروشت و جوان و دڵڕفێنەکەی ناوچەی هەورامان 75 کیلۆمەتر خۆر هەڵاتیش پارێزگای سلێمانی ماشاری سلێمانیم ئەم ڕێگای دەچێتە چەندێشی هەورامان لەوانە گوڵۆب هانەی دەن باخە کۆن و سەرگەد ئەو سروشتە جوان و دڵڕفێنەی کە ئێمە بۆی دەچین سەرگەتە ئەو دێی بۆی ئەچین دێکی مێژووی گرنگ شوێنی چەندین کەسایەتی زانای ئاینی کە لەو دێدا پەروەردە بوون لەوێ چەندین شوێنەواری گرنگ چەندین مەزارگە و مەقامی گەورە پیاوانی لێیە. ئێمە لە سەرگەتین دێک خوداوەند لە نەخشاندنیدا سەلیقەیەکی یەجگاری گەورەی خسوتەکار ماڵەکانی بوون بە ژێر سێبەری دارگوێز و باخەکانیەوە گەڵای دارەکانی شۆڕبوونەتەوە بەسەر کانیاوەکانیدا لە دوورەوە
لە باخێکی سەرزەمینی عەدەن ئەچێت کاورامیەکان بە سەلیقەی سروشتی خۆیان لە نێو شاخە ئاسیەکاندا نەخشاندویانە هەورامانەوە ئازیزی گیانی ئانیژێتیمانەوە ئانیژێتیمانەوە چاوگەکەی زەڵم گیان و منی دەی شفاایی دەرێڵان سەراو چون شێرا و مەسکەن چون سەرگەت ئانانەماچە جەنەت هەی جەنەت سەرگەت ئەو دێی کە سروشتە دڵڕفێنەکەی وا دەکات هەمومان ناوەکەی لەسەر زارمان بێت یاخود چەندین شاعیری گەورە مەولەوی و قانع و گۆران و چەندینی تریش ناوی سەرگەتیان بۆ جوانی و خۆشی هێنابێت سەرگەت ئەو دێی مەولانە خالیدی نەقشبەندی دوای ئەوەی لە بەغداد بێزار دەبێت ئەو دێی پەنای بۆ دێنێت سەرگەتە شۆڕبوونەوەی لقی دار هەنار و مێ و گوێزەکان وال لێ ئەکەن بەدەم ڕێوە میوە لێ بکەیتەوە و لەگەڵ دێنشیناندا بکەویتە گفتوگۆ لەگەڵ هاوکارانم کە گەیشتمە دەستپێکی دێی سەرگەت لێرە تابلۆیەکم بینی ئەم تابلۆیە هەم نەخشەی ناوچەکە و دەی سەرگەتی تایە هەم کۆمەڵی ڕێنمایی تایە پێشێ بێمە سەر باسکردنی ئەو ڕێنمایانە هەورامان ناوچێشی گەشتیاری خۆشە واتە لە دەستپێکی خورماڵەوە دەست پێ ئەکات هەتاکو و تەوێڵۆبیارە ئەوەی کە لە باشووری کوردستانە ناوچەیەکە تابڵی ناوچێشی دڵگیر و دڵڕفێن سەدام حوسێن بە هەموو ئەو توند و تیژانەی کە بەرامبەر کوردستان و بەرامبەر بە هەورامان و هەڵەبجە کردی هەموو ئەم دیانەی لێ بێبەش نەبووە جگە لەو چەکە کۆکژەی کە لەم ناوچێ بەکاریهێنا شتێکی کەی وەکو یادگاری بۆ میلەتی کوردی بەجێهێشت ئەویش ئەڵغام بووە ئەو مینانە بوو لە ناوچە سنووریەکان بە تایبەتی و لە بەشێک لە دیەکانی جێهێشت لێرە لە ناو سەرگەتدا ئەم تابلۆیە کۆمەڵی ڕێنمایی ئارا بە خەڵک یاخۆ ئەو کەسانی کە بۆ گەشتیار دێنە ئێرە ئاگاداری خۆیان بن باشە بۆ خۆت گۆڕیوە هەر بۆ خۆشی بژیت لە مەکتەب نین دەوام نییە شڵا داوام بکرێتەوە پێ خۆشە داوام کرێتەوە گەرێدانە خاکی هەورامان ئازیز گیانی شیفای دەرێدانە بۆ منی دەرێمانە بۆمان دەرێمانە گیان بەلە سەرگەت سەر بە ناحەی بیارێ و 15 کیلۆمەتر باکوورەتی 21 کیلۆمەتر خۆرهەڵاتی ناحەی خورماڵە و 11 کیلۆمەتریش لەسەر ڕێگای سەرەکی خورماڵ بیارەوە دوورە لە ئێستاە دیەکە 70 خانووی زیاتری تاکراوەتەوە نزیکەی 50 خێزانێکی تیاژی وەڵا بەنسبەتی گوندی سەرگەتەوە ئێستا بەنسبەتی ئاوەدانکردنەوە شتیواوە هەندێک پرۆژۆشتمان بۆ کراوە وەکو قوتابخانە و بنکەی تەندروستی و پرۆژێ ئاودێری و
جادێ قیریان بۆ کردوین لە جادێ قیر لە خوارەوە بۆ ئێرە و ئەجا کارەبای سەرکیان بۆ هێناوین و پرۆژاوە تا چەند ئاوادانە خەڵک وڵا باشە الحەمدوللا بەنسبەتی لە سا هەشتا ئاوادانە ئێستا بەنسبەتی پرۆژۆشتیواوە لێرە خەڵک سەرقاڵی چی لێرە خەڵک بە هەندێک جۆر هەندێک کەسمان هەیە سەرخاڵە بە دایرەوە فەرمانبەری دایرەن ئەجا هەندێکمان هەیە بە ئاژەڵداریەوە هەندێکمان هەیە بە باغداریەوە ئاوە هەر یەکە و بە شتێک ئاژەڵداری وەکو چیتە وڵا حیواندارمان هەیە ئێستا سێ چوار ماڵمان هەیە حیواندارن لێرە لە ڕووی لە وەرگاوشتۆ باشە وڵا باشە لە ڕووی لە وەرگاوە وەسفێکی ئەم شاخەم بۆکە ئەم شاخی ئێستا ئەمە کوێەکە وڵا ئەو شاخەمە پێڵێن لنگە لەرس لنگە لەرس لنگە لەرس بەڵێ ئەم دۆڵە ئەم دۆڵامە چەمی سەرگەتە چەمی سەگەر ئەو بەرمە ئەو بەرم قەڵای سەرگەتە ئەوە لەو بەرەوە ئێرەمان بڵێن ڕۆژهەڵات ئەم کەژەمان هەرمێ دۆڵە کەژی هەرمە دۆڵ ینی ئەمانە چواردەوری سەرگەت گوندی سەرگەتن بەڵە چواردەری گوندی سەرگەڵ هانەی دیش هانەی دن ئەمە بەڵە گوندیەکەن جا دەرەی مەرج لە پشتمانۆیە دەرەی مەڕیش بەڵێ ئەنجا باخەکۆن گەشتینەوەتان لەو لامانەوە زەڵم لە خوارۆیە لەگەڵ گوندی گوڵپە وڵە خوارتە خوارترە هەر چوار دۆرمان ئەسڵ بەم گوندانە دەور دراوە سەرگەت دەیەکی ئەورامانی لە هۆنە و لە ڕووی ئیداریەوە سەر بە ناحەی بیارەیە جوانیەکانی لە نێو خۆیەوە دێن ئێرە سروشتێکی دەستکاری نەکراوی هەیە سحری جوانیەکانی کلێنەکانی ڕۆح پڕ دەکەنەوە لە دامێنی زنجیرەیەک شاغدایە و هەم باخەکانی و هەمیش ماڵی دێنیشینەکانی بە نێو دۆڵێکی پان و بەریندا ڕۆچوون مرۆڤ هەرچەندە گوزەری بەنێو بکات مان و نابێ ئەو عارەقەکەمەی کە لە ڕوخسار دەنیشێ زۆر نامێنێتەوە نازدارم ناوەڵی گیان بە لە بیاوایە ئەڵڵە پەیپە بوسیپە بەیۆیانەیۆیە تووچی شەنی سێڵە گەرێد و گەرێدانێ خاکی مەدینەیە فەیمان دەرێمانێ فەیمان دەرێمانێ بێژە بە سازان یا ئەڵڵا سازان بی سازانی بێژە بە سازان یا ئەڵڵا سازان بی سازانی من چەنی سازان ئازیز گیانی سازەوە نمێ سازانی گەرید و گەرێدانە پڕە لە کانیا و بەتامی کەوسەر لە نێو قوڵایی باخەکانە سەرچاوە سازگارەکەی هەمەشوانە لە دڵی چیاکانەوە دێتە دەر و مرۆڤ ناچار دەکات لەوێ کەمێ لەنگەر بگرێت دەی سەرگەتی خۆمان لە ڕووی جوانی و لە ڕووی گەشت و گوزارەوە وەکو کابراوتی لە ناوچەکانی هەورامان هەتا ئەو سەر یەکێکە لە ناوچە گەشت و گوزارە خۆشەکان ئەنجا با من بێمە سەر ئەوەی کە حکوومەت ئەلێرا دەورێکی سەرەکی ئەبینێ بۆ نمونە لە ناوچە گەشت و گوزارەکانەوە لە ڕووی ئەوەی کە بێت بۆ نمونە ئەوانەی کە باغدارن باخیان هەیە لەم ناوچانە بێ سلفەیەکی دیاریکراویان بۆ ببڕێتەوە تۆ سەیری ئەم دوو ساڵە مەکە و کابراوتی داعش هاتووە و ئەزمەیەکی ئابووری لەم وڵاتە بەحساب ڕوویاوە ئەگەر بێت و یارمەتیەکی وایان با بۆ نمونە هەل بۆ حکوومەتی ژەمە شتێکی زۆر چاکە بۆ نمونە بێ سلفەیەکی دیاریکراویان باتێ و وردە ئەوان باخەکانیان تەرتیب بکەن و شوێنێکی جوانی پێشکەش بە ئەو گەشت و گوزارانە بکەن کە بێن سەردانیانەکەن و هەروەها ڕێگەکانی شاکەنەوە و ئەمە دوایی و کابراوتی ئەو صاحب باخانە ئەو سلفانە وەکو ساڵانە بنەوە بۆ حکوومەت ئەمە شتێکی چاکە هەم بۆ حکوومەتیش هەم بۆ ئەو گەشت و گوزارانش کە سەردانی ئەم شوێنەکەن ئەم شوێنە ئێمەی لێ نستا بەڵێ پێ هاتین مادەبوونێکی زۆر زۆر بەڵام ئەبینە منە شوێن خەڵک خۆی چاچ کردوانی
هەیە گەشتیار بێتە ئەم شوێنە بەڵێ گەشتیاری زۆر سەردانی ئەم شوێنەکە ئەگەر بەچیان واللهی زۆرتر نییە شوێنەکە ئەوە نەخۆشە بە تایبەتی هاوینە شوێنێکی فێنک و هەروەها شوێنێکی لەبارە اونجا خەڵکەکە زۆرتر پشتی بەوە نییە کە بۆ نمونە کابرا لە باخەکەی دائنیشە کرەیەکی لێ بسێنێ زۆربەی خەڵکەکان یەن دائنیشن بە پێیان گەر بێت و وەکو پێم وتی حکوومەت بێت جادەیەکی خۆش بۆ ئەم شوێنانە تەرتیبکە ئەوە سەردانیکەری زۆرتری ئەبێت و هەروەها شوێنێکی خۆشی گەشتیار حەزرەتی مەولەویە فەرمێ شەوەن خەڵوەتەن ماڵ بێ ئەغیارن عالم گردووەتەن دۆست خەبەردارن بەڕاستی لە سەرگەتە مەجبوریت نەخشە و دەبێت 24 سعات بەخەبەر بیت چونکە ئەمەنە سروشتێکی دڵڕفێن و ژینگێکی پاک و لەباری هەیە بۆ ژیان ناوچێکی گەشتیاری تا بڵێ یاخود تا وەسفی کەی کەمە ئەوەی من تێبینیم کرد لەم ناوچەیەدا ئێمە چەند کیلۆمەترێک بەپێ هاتین بۆ سەرچاوی هەمەشوانە ئەم سەرچاوە گرنگەی کە گرنگی پێنەدراوە دەسەڵاتی کوردی لە ماوەی ئەو ساڵانەی ڕابردوودا کە خۆی وا نمایش دەکرد خزمەتی کوردستان دەکات لێسا داوا دەردەکەوێت تەنها ئەوان بۆ دزینی داهاتی کوردستان هاتوون و هیچ خزمەتێکیان بەم نیشتیمانە نەکردووە ئەوەشی کە کراوە بە دەست و بازوی دێنیشنان و خەڵکی کوردستان کراوە باخەکانی سەرگەت سەرچاوی هەمەشوانی سەرگەت هەموو شوێنە گەشتیارەکانی سەرگەت ئەومان پێ دەڵێن بەڵێ دەسەڵاتێکی بێباک و بێخەم قەت لە خەمی نەخەڵک و نەنیشتیماندا نەبووە ئەوەندەی لە خەمی گیرفانی خۆیاندا بوون عمرو خوش کردین کێش ناچێت مەلا نعمان ناچێت مەلا نعمانی بەناوەمەوە ناهەڵاتە ئای نەهەڵم جارە وەڵا خەڵکی فرەما بێ ئیسە جمعە دیە پەرچەوەی فرەم بێ یعنی خەڵکی فرە فرێچێ باخەپە نەمواتێ بەخوا پاسەنە اینجا ئیسەیچ گلۆوەتمانی وەڕیانی کوچەش سەرگەت دەڕوانێت بەسەر دۆڵێکی بەرفراوان و ڕۆحی باوەناوس و لە پێشوازی میوانەکانیدایە دیمەنەکانی شەڕواندڕ و هانەنەوە و هانەتێ و ڕەزەمێوەکانی دامێنی شاخەکان پشووی زیاتر بە ڕۆح و جەستەی مرۆڤەیەن دێنیشینەکان تەنسیقێکی سەیریان لە نێوان سەلیقەی خۆیان و کردگاری باڵادا هەیە پێ بە پێی سروشت تەڵان و ماڵەکانیان شتە مادیەکانیان ڕێخستووە لێرە لە دێی سەرگەت کۆمەڵێ مەزارگە و کۆمەڵێ شوێنی پیاوچاکی لێمەقەی پیاوچاک ئەم شوێنەی ئێمەی لێین شوێنی بابەغیبوڵای سەرگەتیە بەڵێ وەسفێکی ئێرم بۆ کە ئێرە کوێیە ئەمە چی کەسایەتێک بووە بەڵێ توێژی ئەم شوێنە بەڵێ بەخێر بێن سەرچاومان ئەم شوێنێکی ئێسێمە دانیشتم ئارامگای کەسایەتێکی بەناوبانگی ناوچەکەمانە کە بە بابەغیبوڵای سەرگەتی بەناوبانگە کوڕەزای بابا ناوزی سەرگەتیە ئەمە خاوەنی تەکیە و خانەقا بۆ چەندها کەسایەتی لێرە دەستیان خوێندووە و بوون بە پێشەوا بوون بە مامۆستا ئەم کەسایەتیە بەناوبانگە سەرڕای ئەوەی کە دەست و هین حجرەی فەقێ و ئەمانەی هەبووە چلەخانەیەکیە کە پێی دەوترێ خەڵوەتگا هاتووە لەم خەڵوەتگایە چلەی کێشاوە لێرە ئەو کە ژێر ئەو بەردەی ئالیا چلەی کێشاوە ئەم کەسایەتێ بناوە کاتێک کە وەفا دەکا لە مزگەوتەکەیە ئەوە
ئەو دیویکە ڕسمەکەمان گرتووە وێنەکەی ئەو دی و محراوی مزگەوتەکە ئەوە محرای مزگەوتەکە ئەوە مزگەوتەکەی بووە کاتی وەفا دەکات لە بەردەی مزگەوتەکە ئەی نێژن لێرەیە ئەمە ئێستا کە ئێمە دانیشتین لێرەیە ئەمە ئارامگای بابا غیبوڵڵایە کە بە سەید عەبدوڵڵا مەشهورە. بەڵێ ئەی باوە ناوزی سەرگەتی ئەوە چییە و گوایاڵێن وتتی من جێنشینی خۆرێم و ئەبێ سەرتان بە من بچپێرینانی تقریبان مێژوویەوە چۆن وڵی بابە ناوزی سەرگەتی خۆی وتار و قسە و باسی زۆر لەسەر کراوە بەڵام بە گوێرەی ئەو ئەوەلیاتەی کە لای ئێمە هەیە بابە ناوزی سەرگەتی کەسایەتیەک بووە زۆر ملتەزیم بەدینەوە خەڵوەتگە و لە بابەت خانەقاوتەکی زۆری هەبووە کەسایەتی زۆر ناسیوێتی خەڵک زۆر هاتووە بۆ لای تەوافیان کردووە و ئێسش لایەزار خەڵک یە تەوافی مەزارەکەیەکە ئەوەی کە بەرامبەر دێکەمانە کە باوا گەورەی ئەم کەسایەتیە بەنامەیە کە بابا غیبوڵڵا مەشهورە. مەسا لێرە چەندین کەسایەتیکە چەندی ئەو شوێنە گرنگانە چین شوێنی مێژوون و تاسا و ئەمانە ماوەتۆ لێرەیە وڵی ئێستا کە ئەوانەی کە ناسرابوون خەڵک بیان ناسیە بە لە کتێبەکانە هەیە مثلەن ئەو بابە ناوزی سەرگەتیە لەوانەیە زۆرینەی کەس ناوەکەی بزانێ و بزانێ خەریکی چی بووە اینجا کەسایەکی تریشمان هەیە ئەمە بابا غیبوڵڵایە ئەمیش کە کوڕازای ئەو بووە ئەمیش هەر کەسایەتیەکی بەناوبانگ اینجا کەسایی تریشمان هەبووە یعنی بەڕاستی سەر لە من لە بیرم نایەن بڵێم ناوەکانیان ئەمانن مەولانە خالیدی نەقشبەندی وازاماتە بڵێم مەولانە خالیدی نەقشبەندی جارێک گوزەرە کایەتە سەرگەت و بەرەو ئۆدی و ئەڕوا ئالێریا حتا شعرێکی ئەڵێت سەراو چون شێراوە مەسکەن چون سەرگەت پانەیە ماچە جەنەت هەی جەنەت ئەو شیعرە ژەڵێ گوایە ئەمە مەولانە خەلید فەرموویەتی ئەم شیعرە پێی ئەو ئاسەوارانەی کە لە ناوچەی سەرگەتە ماونەتەوە ئێستا هەن مێژوەکەی گەڕێتەوە بۆ پێش ئیسلام تەسەورەکەم لە سەردەمی هەخامەنشی و ئەشکانیا خەڵکی تیاژیابێ بەپێی ئەو شوێنەوارانەی کە لەوێ ماوە ئەو بەهۆی ئەوەی کە سەرگەت شوێنێکی ئاوەدان و کانیا و پڕ لە سەوزایی و ئاوە تەسەوەرکە جاران لە مێژووشە هەر شوێنێک سۆزایی و زیندگی تیابوو ئاوی تیابووە زیندگیشی تیاوە سەرکەس بۆ هۆیەوە کە ئەو شوێنە ئاودار و شوێنێکی هەم بۆ باغداری و هەم بۆ کشت و کاڵ مێژوەکەی زۆر کۆنە کە وەکو پێم وتێ گەڕێتەوە بۆ سەردەمی پێش ئیسلام سەردەمی ئەشکانی و ساسانی ئەوانە دوای مێژووی سەرگەت دوای هاتنی ئاینی ئیسلام زیاتر وازحترە بەهۆی ئەو پیاو ماقوڵ و پیاو ناودارانەوە لەو ناوچە هەڵکەوتون بەداخۆ لە هەندێک کتێبا باسی سەرگەت کتاب وەکو کتێبی سەرنجام کە بەهۆی ئەوەی کە باوەناوزی سەرگەتی لەو شوێنە ژیا و باوەناوزی ژێکێکە لە دامەزرێنەری بزوتنەوەی حەقە و هاو زەمان بووە لە هاو کات بووە لەگەڵ سوڵتان ئیسحاقی بەرزنجی و لەگەڵ بابا سەرهەنگی تەوێڵە و بابە شێخی دەرگا شێخان و ئەمانە کۆمەڵێ بابا بوون ئەوانە بابا پایەیەکی دینی بووە لەو سەردەماکە ئەوانە هەرچەند کە لێکی دەیتەوە متەسەویف بوون جا لەبەرەوە دوای هاتنی ئاینی ئیسلام مێژووی سەرگەت وازحتر بووە بەهۆی ئەوە شوێنێکی دینداری تیا بووە دینداری تیاوە و پیاوی دینداری تیا هەڵکەوتووە وشەی سەرگەت ئەگەڕێتەوە بۆ سەرگاتا لە ئاینی زەردەشتیە بەمانای پەرزگا بۆ شوێنەی کە پەرزگا سەرگەتیش لە مێژووە ئەو وەکو ێستا بۆ نمونە ئەسەوارەکان جەنابتان تەسویرتان کرد چوونە ئەشکەوتی گاڕان چوونە ناوی ئەوە بۆ نمونە گەڕێتەوە بۆ پێش ئاینی ئیسلام ئەوانەی بەم بەرەوانە هەموو گەڕێنەوە پێش ئاینی ئیسلام زیاتر لە دینی زەردەشت لە هەورامانە دینێکی بەربڵاو بووە پێش لە سەردەمی ساسانیا بە تایبەتی ناوچەی هەورامان خۆشبەختانە لە مێژووە قەت بتپەرستی و کۆمەڵە شتیان نەپەرسووە لە سەردەمی هەر یەکتاپەرست بوون کە لە سەردەمی دینی زەردەشتیشا ئینسیجامێکی تەواو هەبووە لەگەڵ هەورامان و لەگەڵ ئاینی زەردەشت و چکە تقریبان دی ئاینی کتێبی زەردەشت بە پەهلەوی کۆن نووسراوە کە نزیکە لە زمانی هەورامیشەوە لەبەر ئەوە دوای هاتنی ئاینی ئیسلامی سیجامێکی تەواو بوو چەنەها لە سەرگەتا مزگەوتی قەدیمی تیاماوە لە سەردەمی دوای عوسمانی کوڕی عەفان و عومەری کوڕی سانی سەرگەت لەو سەردەمەشا مزگەوتی تیاوەدان کراوەتەوە وەکو شوێنی خوێندنگە و تەکیە و خانەقا و ئەوانەی بەهۆی ئەو شێخەنشیانەوە چکە بەڕاستی ئەسڵی سەرگەت دەیەکە شێخنشین بڵێن شێخانی هەورامان فەرعێکیان لە سەرگەتا بووە کە خەریکی دینداری و متەسەوف بوون دوای ئەوە دوای باوەناوزی سەرگەتی شێخ عوسمانی سەرگەتی بووە شێخەلی سەرگەتی بووە شێخەلی شێخ کاکەحمەدی سەرگەتی بووە بڵێن شێخ تەها بووە شێخ حسێن کۆمەڵی پیاوی پیاو باشی تیا بووە تەنانەت شێخ عوسمانی سەرگەتی وەختی خۆی
یەکێک وە لەو پیاوانەی کە لە سەردەمی دەوڵەتی عەبدولسەڵاتی عوسمانیا بووە تەنانەت تاپۆی ڕەشی بۆ ناوچەی بۆ مەڵکاکانی سەرگەت هێناوەتەوە لە سەردەمی سوڵتان عەبدولحەمیدە. دوایەوە ئێستا مامۆستا شێخ محەممەد بەرزنجی یەکێک لە پیاوە ناودارەکانی ئەم سەردەمە هەر خەڵکی سەرگەتە بنەماڵە ئەچێتەوە سەر سەرگەت لەبەرەوە سەرگەت هەموو سەردەمانێک پیاو باش و پیاوی زانا و دانا و عارفی تیا بووە کە بەڵێ ئەوە حاجی کەرەمی سەرگەتیەوە پیا قسەی زۆر خۆش بووە بەڵێ حاجی کەرەم سەرگەتیەوەیش پیاوێکی قسە خۆش و تقریبان هاوشێ پیاوێکی عەشایری پیا قسە خۆش و خانەدان و نەجیب و لە سەرگەتا قسەکانی ئێستا خەڵک لەناو خەڵکا ئەیگەڕێتەوە کە وەکو مێژوو یەک خەڵکی گەڕێتەوە وەکو تەوقعاتی هەبووە. هاوشێوەی زۆربەی دێکانی هەورامان و کوردستان سەرگەتیش پڕە لە دەیان تابلۆی ڕازاوە چێژی تایبەتی هەیە کە هەناری دەمترەکیوی خۆی بۆ ڕێبوارانی سەرڕێ ئەکاتەوە. شارۆ و دۆزینەوەی گوێزی ژێربەرد و گەڵا وەریوەکان لە زەتێکی نەبڕاوی هەیە. وڵای ئێستا و باخوباخەتانە بە دەرەجە یەک هەنارە و گوێزە و هەنجیرە و ترێیە و قۆخە و قەیسی و هەموو هینێکی تایە درەختێکی تایە هەموو خەڵکەکە سەرقاڵی ئەم ئیشەن ئەم باخداریە وەڵا هەمووی مەسەل بڵێ بەشی خۆی هەیە ئەنجا لە دایرەش هەیە خەریکە ئاژەڵداریشە بەم جۆرەشتانەوە هەریەکە بە جۆرێک مەشغوڵە. من سەرگەت پێش بارکردن بەدەر لەم باخانەی کە ئێستا هەیە بەدەر لەم باخانەی کۆمەڵە زەوی کشتتوکاڵی هەبوو زەویە کشتتوکاڵەکانی ئەکرا بە زەراعەت زەراعەتەکەشی تووتن بوو کاتی خۆی ئەکرا بە تووتن لە ڕێگەی حکوومەت و دایرێن حسار و ئەوانە تەسلیم ئەکرا ئاوەکەی بەشی ئەکرد بە زیادەوە چونکە خەڵکەکە زیاتر ئاوەکەی بۆ ئەوە بەکارهێنا مەسلەی تووتنیان کردبوو بە بژێوی ژیانیان زەراعەتی هاوینیان هەڵبەتە زەراعەتی زستانەشیان نەکرد وەکو گەنم و جۆ و نیسک و نۆک و ئەمانە بەڵام دوای گەڕانەوە کە هاتینەوە وای لێ هاتبوو لەبەرەوەی کە زۆربەی جۆگە و کەناڵ و شتەکان تێکچوو بوون ئاوەکەی ئێستا فقط تەنها بەشی باخەکانەکە فقط تەنها بەشی باخەکانەکە زەراعەتی هاوینەی بەدەر لە باخەکان هیچی تری نییە بەڵام زەراعەتی زستانی کەمێک گەنم و جۆ ئەمانەیە هەیە ینی جاران پشتیان بە زەراعەت بەست بوو زائیدەن کەمێک ئیشی مەرز هەبوو حدود هەبوو زائیدەن قسمێکیشی مۆزەف و دوکاندار و شتیوا بوو بەڵام ئێستا ینی وەکو بڵێ دایان نابێ بە سەرچاوەیەکی سەرەکی ژیان من تەسەوەر ناکەم بەشی ژیانیان بکە بەشێکیان مۆزەفن بەشێکیان حیوانداریەکەن بەشێکیان بە ئیشی ترەوە ینی وەکو سەرچاوەیەکی سەرەکی لەوانەیە هەتا بڵێم مەگەر لاوەکی بێت جوزئیەتێکی ژیانی چونکە ئەوەی هەیەی عەرزەکەم زەویەکانیان هەموو زۆر نییە هی باخەکانی یەکەی دابەشکردنەکەی 3/6 نۆدۆنمە بەڵام باخەکانی خۆ دەزانی هەمووی تەڵانە دەرهێناوە تەسەوەر ناکەم ئەگەر هەبێتی لە دۆنمێک دۆنمونیوێک ئەوی تری هەمووی لە ئۆلکایە ئۆلکیش مەعیشەتی ژیانە ئەگەر هەنارەکە پارە بکە ئێمە حەزمانە کرد بە هەناری بیفرۆشین خۆ دەزانی ئێمە نەک ئێمە هەموو فەلاحێک هەموو بوارێکی کشت و کاڵی فەلاح کە زەراعەتێکەکە تۆ 6 مانگ 3 مانگ 4 مانگ پێوێ خەریگەبی بەقەدەر بەقاڵێک ئیسفادەی لێ ناکەی کە بۆ نمونە ئەو لە تۆی وەرەگرێت بە 350 دینار بە 500 دینار لەم تەبعە ئەو خۆی ئەیاتەوە بە 1000 ئەنی ئەگەر پارەی بکردایە ئێمەوە ئەم ئەزیەت و مەینەتەمان پێوە نەیەکێشا ئێستا تۆ وەرە هەنارەکە بڕنەوە دوایی دایتەکێنەوە دوایی ئاوەکەی بگرەوە بیکوڵێنەوە خستی کەرەوە و اینجا ئەگەر 7,000-8,000 بۆ بکە ئەنی نەوەڵا ئەوە ژوانیە ئێستا ئێمە ئەم هەنارە هەموو هەمانە لەوانەیە ئەو پەڕەکەی تا 40 کیلۆ تا هەر ئەوە ناڕبە هەنارمانە بێدەی 40 کیلۆ
ئەمە منی لێوەستاوم گۆڕستانی بابە نەوسە ئەمە مەزار و مەرقەی ئەو پیاوەیە سەرگەتەکان ئەڵێن پێش 950 ساڵ ئەم پیاوە لێرە ژیاوە واتە سەرگەت مێژووی ئاوەدانی دەگەڕێتەوە بۆ زۆر پێش ئیسلام لێرە بابە غەیبوڵڵا شەیە ئەویش بە هەمان شێوە یەکێکە لە پیاوچاکانی سەرگەت مامۆستایەک بە منی وت هەنێک کەس کە تووشی لەرزوتا ئەبێت ئەی بنە سەر مەرقەدی بابە غەیبوڵڵا ئاوێکەکەن بە گیانە هەڵەچێتەوە ئای بمنەما واتە لەگەڵ جوانیەکەی ئەم دێدا لەگەڵ زانست و زانیاریەکەی ئەم دێدا کە هۆکار بۆ چەندین پیاوی گەورە و زانا و ڕۆشنبی ڕووی تێ بکەن هیچێک لەوانە مەولانە خالیدی نەخشبەندی کە نەوشین مال مستەفا لە کتێبی بەدەم ڕێگاوە گوڵچنین باسی دەکات بۆیە هاتوون ئەلێرە ژیاون پەناگەیەک بووە بۆ خۆحەشاردان نا بۆ فێربوونی زانست بابە نەوس و بابە غەیبوڵڵا هۆکار بوون بۆ ئەوەی ئەم زانستە پەرە پێ بدرێت تا ئێستاش ئەم دێ و دانیشتوانی دێ لەسەر هەمان ڕێچکە ئەڕۆن پاییز بە هەموو جوانەکانی خۆیەوە لە سەرگەتە خۆی نمایشەکات مەکر و نازی دارەکان لێرە زۆر ئەبینرێ نەسیمی گەڵاکان باوەشێنی ڕۆحەکەن وەڵڵاهی سەرگەت خاوەنی جوانترین شوێنی گەشتیاری خاوەنی ئەو پاک و خاوەنی ئەو هەوایەکی پاک و تەمیز و هەروە خاوەنی شوێنی گەشتیاری حکوومەت نەیتوانیوە بێت ئەم هەلە بقۆزێتەوە ئەم شوێنە گەشتیاریانە کە هەیە هەم بۆ خۆی و هەم بۆ خەڵکی دیەکەش شوێنەکە بەرە پێبا وكي عرفت بواني تادي ضلي الرحمة قز حوال بكين بواني اي خواص عفو بهوال كرمي يا الله اي خواص عفو قريدو قريدانو قريدو قريدانو خاكي مدينة يا عزيز بإيمان در إيمانو جشن پیروز بی عزیز گیانی لتوی چولو منی لتوی چولو منی بشاری دوسو رفیق گیانی کویر آیدش منی کویر آیدش منی گریدو گریدانو قريدو قريدانو خاكي مدينة يا جانكم ضيفاي دريدانو